ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە موراد قەریڵان لە میانی چاوپێکەوتنێکیدا ڕایگەیاند پیلانی داگیرکاران تێکدەچن و ڕایشی گەیاند کە گەریلاکان بە کرێگیراوان ناکەنە ئامانج. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە موراد قەریڵان لە میانەی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕادیۆی دەنگی کوردستان ڕایگەیاند تێکۆشانەکانمان گەشتونەتە قۆناغی سەرکەوتن و زۆری نەماوە گەلی کورد مافەکانی دەستە بەر بکە. داگیرکەرانیش هەوڵ دەدەن دەستە دەستکەوتەکانمان وەربدەن بەڵام سەر ناکەون و دەست وەردانەکانیان تێکدەچن. ڕوونیشی کردەوە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوین شەڕێک هاتوۆتە ئاراوە و گەلی کوردیش لەو شەڕەدا پێشڕەوی دەکا. تێکۆشانی گەلی کورد بەهێز بووە لە باکووری کوردستان هەنگاوی زۆر گرنگ نراون. شۆڕشی ڕۆژاواش نەک تەنها بە ڕۆژاوای کوردستان بەڵکو بۆ هەموو سووریا بۆتە شۆڕشێکی دیموکراتی و بۆتە مای ئومێد. ئەو شۆڕشە ترسی خستۆتە دڵی داگیرکەرانەوە. شەڕی داگیرکەران بە پێشەنگایەتی تورکیا ئەنجام دەدرێ. لە بەشێکی تری قسەکانیدا موراد قەریڵان تیشکی خستە سەر دیداری ئیمرالی و ڕایگەاند. لە دۆخێکی ئێستاردا لە ئامەد ستراسبرگ وڵاتانی ڕۆژاوا و رووسیا مانگرتن لە خواردن تامردن ڕاگەنرا و هەموو گەلی کورد لە تەواوی شوێنەکانی جیان ژانە سەر شەقامەکان. ئەردۆگانیش کە بینی ئەگەر ئەم جەماوەرە زیا بکە تێکۆشانی جەماوەری زیاتر ڕوودەدا بۆیە ڕێگایدا خێزانی ئۆجەلان سەردانی ئیمرالی بکەن. لە کاتێکدا پێشتر وتوبوویان لەبەر دۆخی ناسایی سەردانی ئیمرالیش قەدەخەیە بەڵام پاشەکشەیان کرد چونکە لە ڕۆژی سەردانەکەدا دەوڵەتی ئاکەپە دەستی بەسەر 24 شارەداری کوردستاندا گرت و هێرشەکانیان دەست پێکردەوە. لە هەنگاوێک پاشترەوە دووبارە هێرشیان کردەوە. ئەوەشمانە ئەوەیە کە دەوڵەت شەڕ دەخوازێن نەک ئاشتی. ئێمەش تەنها یەک ڕێگامان لە بەردەستدایە کە بەرخۆدانە. تەنانەت ئەو پەیامە لە پەیامەکەی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلانیشدا بە ڕوونی هاتبوو. دەربارەی بەکرێگیراوانیش قەریڵان ڕایگەیاند کاتێک بەکرێگیراوێک لە شەڕدا دەگژرێت سەرۆکوەزیرانی تورک سەرخۆشی لێ دەکات چونکە پێویستیان بە بەکرێگیراوانە. کاتێک تێدەگەن ناتوان لە کوردستان شەڕ بکەن بەکرێگیراوان پێش دەخەن بۆ شەڕی کوردستان. قەریڵان ڕوونی کردەوە کە گەریلا بەکرێگیراوان ناکەنە ئامانج بەڵام سەربازەکانی تورک خۆیان دەشارنەوە و بەکرێگیراوان دەخەنە پێشەوە بۆیە نابێت کوردان ببنە بەکرێگیراوی دەوڵەتی فاشی تورک. لە کۆتایی قسەکانیدا موراد قەریڵان ڕایگەاند لەم قۆناغەدا پێویستە تەواوی وڵات پارێزانی کورد و هێزە دیموکراتیەکانی تورکیا ئەرکی خۆیان بەجێبێنن. پێویستە باشتر لە جاران خۆمان بەڕێخستن بکەین و پشتگیری لە مافەڕەوەکانمان بکەین.